خزمەتەوەری سێوین بەرنامەکەمان تایبەتە بە کتێبی شەهیدێکی گەنج کە لە سەردەمی ڕژێمی بەحسدان نووسیوێتی و بەڵام مامۆستا شوانم کتێبە دەستنووس بووە و ئێستا مامۆستایەکی بەڕێز کۆی کردوتەوە دووبارە چاپی کردەوە لە مەراسیمێکە لە هەفتەی پێشوو ناساندنی بۆ کرا و بڵاو کرایەوە. ئەم تەوەرە ئەمانەوێ قسە بکەین لەسەر پەیامەکانی شەهید کەیوان عەبدوڕەحمان کە بۆ لاوان نووسیوێتی بە ئامادەبوونی مامۆستا رام عەلی سەعید ئامادەکار و ساختکەرەوەی کتێبی مەصابیح الهودا. مامۆستا رام زۆر بەخێر بێی. سوپاس بە ئامادەبوونە. خێر مامۆستا رام. سوپاس بۆ هەوڵانەی کە ئیدی. خۆی دائیمەن لەناو ڕوحەکە ڕوحی گەنجانەی ئینسان کە ڕوحی گەنجانی تیا بوو گەرچی تەمەنیش باڵا بکات هەر ئەتوانێت بۆ ڕوحەوە خۆشی دائیمەن لەناو ئەرشیفایە هەر تازەیە بەلای خۆیەوە. زۆر بەخێر مامۆستا رام دەست خۆش بێت دووبارە بۆ هەوڵ و ماندووبوونایی کە تۆ لەگەڵ ئەرشیفی کاروانی ڕابوونی ئیسلامیە. سوپاسانەکەم بەڕێز. مامۆستا بە کورتی باسێکی ژیانی شەهید کەیوانمان بۆ بکەی دوای دەچینە سەر ماوەڕۆکی کتێبە. کەیوان ئەگەر بڵێم وەکو شاعیر کۆساری ئەڵێ لاوێکی بەژن بەرزی کاکۆڵ زەردی چاو سەوزە، ئەمە وەکو زمانە ئەدەبیەکە کۆساری شەهید بە ڕەحمەت بێ کەیوانی نەبینیوە، بەڵام وێنای سیمای کەیوانی کردووە. کەیوان گەنجێکی ناڵێم گەنجیش لاوێکی هەشتاکانی سەدەی پێشووە لە ناو ئۆردوگا زۆرە ملەیەکان و زوڵم و ستەمی حیزبی بەعس لە ناو پەرچەکردارە پەروەردە بووە، پەرچەکرداری هەبووە. گەنجێک لە کەرکووک لەدایکە بێ، خەڵکی هەورامانە، سەرەتای پەروەردەی لە سیروانەوە دەست پێکە، ئۆردوگای سیروان لە سنووری قەزای بڵێن پارێزگای هەڵەبجە، بەڵام لە سلێمانیەی بەخشێت. لە 29 ساڵی 1972 لە کەرکووک لەدایک بووە، کوڕی خێزانێکی هەژار بووە. سەرەتای خوێندنی و سەرەتای دەستپێکی لە شارۆچکەی سیروان دەستپێکە، پۆلی یەکەمی سەرەتایی تاوەکو پۆلی 6 لەوێ، دواتر پۆلی 7 و 8 کە بە زمانی ئێسە و جارانە وترا 1 و 2 ناوەندیە متەوەسە هەر لە سیروانە بێت. لەوێ لە ناو ئەو دەرسە کلاسیکیانەی مزگەوت کە کاتی خۆی ئەمان خوێن لە دوای نوێژی عەسر مامۆسایانی مزگەوتەکان یاخود گەنجێک دەرسی بە هەمومان هەمومان ئەو دەرسانەمان خوێندووە، حەڵقەی دەرس و قورئان خوێندن و ئامۆژگاری و وەعز. کەیوان لێرەوە پێگا، لێرەوە دەست پێەکە. مامۆستا تاریخ بەڵخەیی مامۆسایەتی گفتوگۆیەکم لەگەڵا کردووە باز لە ژیانی کەیوانەکە، ئەڵێ کەیوان مناڵێکی نائاسایی بوو، گەنجێکی نائاسایی بوو، هەر لە سەرەتاوە پرسیارکەر بوو، پرسیاری ئەکرد، دەرسی قورئانم پێوت ڕۆژانە ئەم لاوە بەردەوام ئەیویست لەگەڵ خوێندنی هەموو دەقێکی قورئانە من پێشی بڵێم مانای دەقەکان چییە. ناچاری کردم وتم تۆ توانی بڕۆی لای مامۆسایەکی تر بخوێی، من ناتوانم وەڵامی پرسیارەکانی تۆ بەمەوە. هەڵێ کۆڵی نەیە، ناچار بووم تەفسیرێکی قورئانم ئەهێنا لە تەنیشتی خۆم دامەنا، ڕۆژانە کەیوان جیاواز لە کۆی خوێندکارەکانی تر من زیاتر تاڵبی علم وەڵامی پرسیارەکانی ئەوم پێدایەوە. سەیری کتێبەکەمە کرد تەفسیرەکە، پرسیارێک و ئەمە ناکەێتی ئەو چاوم لێ بوو ئەچوو لە مزگەوتی سەلاحەدین بوو لە سیروان بەڕەحمەت بێ و کاتە مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لەوێ ئیمام و خەتیبی مزگەوتەکە بوو، ئەو ئەچوو پرسیاری لەوانی شەکل لە مامۆستاکانی تر یەخەی ئەگرتن. هەستمە کرد ئەم گەنجە ئایندەی هەیە، ئەمە سەرەتای دەستپێکی پەروەردەی کەیوانە. ساڵی کۆتایەکانی ساڵی 1986 بۆی شەڕی عێراق ئێرانەوە سیروان بەجێڵێن خێزانەکەی دێنە شاری سلێمانی. پێشەوەی بچینە سەرەوە بابەتە بینەوە سەر کتێبەکە بۆی لە ئەسنەی کتێبەکە باسی ئەو قۆناغی ژیان و کۆتایی ژیانیشمان بۆ بکەیت. کتێبەکە چییە؟ ناوڕۆکەکەی لە چی پێک دێ و کێژ نووسیوێتی؟ ئێمە لە ناساندنەکەیەوە جەناتمان ناسان من دێمە سەر ئەوە
هەڵبەت دەستان خۆش من دێمە سەر ئەوە بەڵام ئەگە من سەرەتا باسی بناغی ئەم گەنجە نەکەم نازانم ئەم کتێبە ینی چی مانای چی کتێبەکە بۆ ناونراوە مەصابیح الهودا یعنی لەوانەیە و پرسیارانشتان بۆ دروست بێ ئەم گەنجە لە کۆتایی 86 دێتە سلێمانی 87 و تا کۆتایی 88 کە 15 12 88 لەلایەن ئەمنی سلێمانی وەگیرێ بە 2 ساڵ بەم 2 ساڵە دەسی بە زۆر شتا ڕاگا لە زۆربەی شار و شارۆچکەکانی دەوری سلێمانی و لە قەزای شارە زوورەوە لە عربەتەوە لە بازیانەوە لە تەیناڵەوە لە لادیەکانی دەوری سلێمانی و لە گەڕەکە جیاوازەکانی سلێمانیۆم گەنجە دەرسەڵێتەوە پیان بە ڕۆژە وەکو ئەڵێ سوارچاکی ڕۆژ و خواناسی شەو بووە کۆمەڵێ بە ڕۆژە بەردەوام دەرسی وتۆتەوە سەر دەرسی دینی لە مزگەوتەکانە دەرسی دینی وتۆتەوە دەرسی گشتی وتۆتەوە لە شوێنە گشتیەکانە بۆی گومان نەکەن مێزیاندانا وابزانن کۆمەڵە گەنجن و هاوڕێیەکن داوای کردووە ئەم گەنجە یعنی حکایەتی زۆر هەیە لەسەر شەید کەیوان دوای ئەوە بە شەویشە نەنووسووە بەپێی ئەو نووسینانەی کە لە کتێبەکانە هەیە ئێستا دێمە سەری زیاد لە دەفتەری دەستنووسیە نووسراوە لە دوای بەجێماوە هەرێکی لە بوارێکە یەک دانیان کە لە لای قوتابیەکی بۆ دەستی من کەوتووە هەفتەیە بەر لەوەی بگیرێ لە بەشی ناوخۆی تەمریز کە شوێنی ولادەی ئێستای سلێمانی ئەکان لەوێ پیاوە بیخوێنێتەوە لەگە کتێبێکی ترا هەفتەیە دوایەوە گیرا و ئەویش یەکیان بەهۆی ڕاوەدونان و ماڵبارکردنەوەنەوە فەوتاوە لە نەوەتەکانە یەکی تریان مابوویەوە ئەم کتێبە بەرگ نارنجیە بە دەزوو چنراوەیە لە بەردەسی منە ئەوە هەری خودی شەید کە ئەمە هی دەستنووسی شەید کەیوانە یەک هەفتە بەر لەوەی کە شەهید بێ بە ناوی پەیامی ئەیلاوەکان پەیامەکانی مەصابیح الهودا ئەمەیە ئەمە دەستنووسەکەیەتی بە دەزوو چنراوە هەندێک زەخرەفەی تیا کردووە بە قەڵەمی شین و سوور و لە ناوە سەوز و هەندێک شوێن ماجیک و ئەو کاتانە پیانەوترا سلە بۆیە و ئەو جۆرە شتانەی زەرد نووسیوێتی لە کۆتا پەراوێزیایە وتم بەر لەوەی کە بێمە سەر ناوەڕۆکەکەی با کورتێک پێناسیتان بۆکەم ئەڵێ ئەم دەستنووسە لە ماوەی شەو ڕۆژێکان نووسراوە گەنجێکی 16 ساڵ نووسیوێتی لە شەوی سین لەسەر شین واتە سێشەمە لەسەر چوارشەمە مانگی 11 نووسیوێتی یعنی چەند هەفتەیەکیش بەر لە شەید بوونی بەڵام بەداخەوە نەیوتووە چەندی مانگ ئەوەی تیانە ئەڵێ ئەمەم نووسیوە 72 لاپەڕی دەستنووسە ئێمەش کردومانە بە کتێبێک کتێبەکەش بە هەندێک بەڵگەنامەوە 160 لاپەڕە دەرچووە بە ناوی پەیامەکانی بانگەوازی مەصابیح الهودا پەیامی ئەیلاوەکان مەبەستی چێ لە مەصابیح الهودا مەصابیح الهودا وەکو چۆنەڵێ وەکو چۆن بڵێ چراکانی هیدایەت ئەم پیاوە ئەم لاوە با بڵێم هەر ئەمەی ناوی مەصابیح الهودا نییە بۆ ژنان نووسیوێتی هەتا لە شوێنێکە باسی فەلسەفە ئەکا باسی توێشوی باوەڕ ئەکا بۆ هین نووسیوێتی بۆ توێژی بۆ خێزان نووسیوێتی بۆ کۆمەڵە بابەتی کۆمەڵایەتی نووسیوێتی بە زنجیرە نووسراوە پەیامەکانی مەصابیح الهودا ئێمەش کە زانیمان وایە زنجیرەی ژمارەیەکمان لەم ماوتمان ئەگەر تەمەن باقی بوو تەحقیق یەکەین کەڵکی بڵاوکردنەوەیان هەبوو ئەوانی تریشی بە زنجیرە ئەتوانین چاپ بکەین و خوێنەری کورد بیبینێ مێدەی مامۆستا ئەگەر کەمێک باسی ئەم کتێبەمان بۆ بکەین ناوەڕۆکی کتێبەکە خۆی لە چیان بەدەستنەوە کەمێک پیشانی بینەرانی بەم نەنا ئەو دەستنووسەکەی خۆی ئەگەر ئاسایی ئەوە دەستنووسەکەیە فەرموو هینی ناکەن باسی ناوەڕۆکی کتێبەکەمان بۆ بکەی ناوەڕۆکی کتێبەکە من حەزمە کرد بەر لەوەی کە باسی ناوەڕۆکی کتێبەکە بکەم ئەگەر دوایی بوارێکە بێ باسی کەیوان و هاوڕێکانی بکەم چکە بەڕاستی کە باسی کەیوانت کرد دیوێکێتی دیوی دووەمی ئەو هاوڕێ و قوتابی ئازیزانەیە کە بەخۆیەوە 34 کەس بوون بە یەکەوە هەمویان بەداخەوە گەڕەقانە و بێڕەحمانە کەوتنە بەر ئاگری گولەی کڵاشین کۆفەکانی ئەمنەکانی سلێمانی تەمەنی یاساییان تەمەنی لە سێدارەدان نەبوو هەندێکیان گەورەکردن و هەندێکیان بە ناحەق هەمویان وەجبە لە 34 1989 واتە 3 مانگ دوای دەستگیرکردنیان تا 35 لە یەک مانگە 24 لەو
هاوڕێ و قوتابیانە بە کەیوان خۆشیەوە شەهید کران. تۆمەتەکەشیان تەنها کاری بانگەوازی بڵاوکردنەوەی تەنها ئەوە بوو هەندێک طبعاً کە تۆ ئەچتە بەردەمی دادگا ئەگەر ئەو بیەوێ پاساوێک بۆ تۆ شتێک بدۆزێتەوە کۆمەڵێت تۆمەتیش ئەخاتە شوێنت شەرعیەت بابە لە ناوبردنە. جا من پێم خۆش بوو ئەگەر ئەو برایانەی کۆنتترۆل هاوکاریان کردی نایە ئەو وێنەیەکی جەماعی هەیە حکایەتی ئەو وێنەیەم باس کردایە لەسەر شاشەیە مامۆستا لە بەرامبەر ئەو وێنەیە لەسەر شاشەکەیە چەند ڕۆژێک بەر لەوەی ئەم گەنجانە گول لە باران بکرێن من یەکێک لەوانەی لە زیندانە بوو ماوە ئەڵێ ڕۆژێکیان دەنگەدەنگ پیا بوو لە حەوشەی ئەمن من منداڵ بووم هاتم هەڵزنام بە محەجەرەی دەرگاکە کە بەشی سەرەوەی ڕووناکی بوو سەیرەکەم ئەم گەنجانیان هێنا حەوشەکە دوانیان برای خۆم بوون یەکێک لەوانە باسیەکە کە عیلەکەیان لەسەر ئەمان گیراوە ئەڵێ دوانیان برای خۆم هێنان ئەو ڕسمانیان گرتن ئەڵێ ڕسمی تاکتاکیشیان گرتن بەس بەداخەوە ئەو ڕسمانە دەستی خەڵک نەکەو بەڵام حکایەتی ئەم وێنەیە حوشەی ئەمنی سلێمانی بەڵێ ئەو ئەمنەی بڵێن بەڵێ حوشەی ئەمنە ئەمە پێش ئەمە یەکیش ڕسمیان گرتوون بە ئەمە لە کاتی ڕاپەڕینەکەی ئازاری 1990 دەستی خەڵک کەوت جا من پێم خۆشە ئەگەر بکرێ هەر بە کورتی بەڕیس دیاری کراوە بۆ ئەوەی بۆ قەرەبووی ڕوحی ئەو شەهیدانەوە خانەوادە و کە سوکارەکانیان ناوەکانیان ئەگەر یارمەتی بن بەڕێزان ئەمانە 34 کەسن 10 کەسیان لەو بەڕێزانە ماون لە حیاتا هیوای تەمەند درێژیان بۆ خوازین ئومێدەواری ئینشاءڵڵا خوای گەورە ئەجر و ناخۆشی ناو ئەو زیندانە و تەعزیبەکانیان بۆ بکاتە توێشوی قیامەت بۆ دوا ڕۆژیان ئەوەی لە پێشەوە کە دایان ناوەکو ئاماژە شەهید کەیوان ئەوکو سەرقافڵە خۆیان داناوە ئەوە ژمارەیەک بۆ شەهید کەیوان لە دەستی ڕاستەوە ئەو ڕیزەی خوارەوە کە دانیشتون کاگوریایە کاگوریا ئیبراهیم ئێستا ماوە لە ژیانە دواتریش کاک دلێر هەرماوە ئەوانەی پێشەوە تقریبن بە ئاماژە دایاناون هەندێکیان ماون ئەوەی سێمیشان کاک ئاسۆ مەحموودە کاک ئاسۆش ماوە لە ژیانە ئێستا لە شاری سلێمانیە ئەوەی تەنیشتی کە لە دوای ڕقم یەک پێنج کاک شوان سعدیە ئەویش ماوە ئەوەی کە لە پشتی شەهید کەیوانەوەیە سەری دیارە ئەوە شەهید موسایە شەهید موسا هەم هاوڕێ هەم نزیک هەم خەڵکی منتیقەی هەورامانیش بووە نزیک بووە لە شەهید کەیوانەوە دوای ئەوە ئەوی تەنیشتی شەهید موسا کاک کەمال ئیبراهیمە اینجا تەنیشتی ئەگەر وێنەکە هاوکاری مامکە ئەو کراسپیە ئەوە کاک ئەحمەدی مزەمیدە ئەوە لە وێنەکە دیارە تەنیشتی کاک نەوزاد نامیقە ئێستا ماوە لە خورماڵە کاک نەوزاد ئەویش لە ژیانە ماوە تەنیشتی کاک یاسینە یا کاک یاسینی شەهید دواتر اینجا کاک ئاسۆ جەزا ئەوی سوچەکەی ئێستاش لە ژیانە ماوە خۆشبەختانە ئەوش لێرەیە اینجا دواتر کە ڕیزەکەی تر ئەچێتەوە لای دەستی ڕاست کاک لوقمان ئیسماعیل شەهید لوقمان تەنیشتیشی شەهید جەلال حاجی ئەحمەد ئەوە دوای دێنە سەری لە ژمارە 20 لە ژمارە 21 کاک حەسەن حاجی ئەحمەدیش برایەتی خەڵکی پێنجێنن ئەوانیش هەردووکیان شەهید بوون بە ڕەحمەت چن دوای ئەوە تەنیشتی کاک ئەکرەم ساڵح اینجا کاک جەلال کەمال هەڵەدنی ئێستا ماوە هیوای تەمەند درێژی بۆ خوازین اینجا دوای ئەوە محەممەد عەبدوڵڵایە تەنیشتی محەممەد عەبدوڵڵاش کاک عیرفانە ئەویش ماوە طبعا دوو عیرفانیان تیا بووە کاک عیرفان ئەمەیان ماوە بەڵام عیرفان حاجی سەعید کە ناسراو بۆ بە عیرفان بابانی ئەو شەهید کراوە لە ژمارەکان ئاتیاتی تەنیشتی کاک عیرفان کاک هەژارە ئەویش ماوە پێم وابێ بەشێکیان لە دەرەوە لە ئەوروپان و هەندێکشان لێرن دوای ئەوە کاک دارایە شەهیدە اینجا کاک ئەحمەد عەبدوڵڵا فەتاح کە لەگەڵ کاک محەممەد عەبدوڵڵا فەتاح ئەوانیش دوو بران کاک ئەحمەد و کاک محەممەد گوڵپی هەردووکیان دوو بران شەهیدن اینجا دوای تەنیشتی کاک ئەحمەد کاک حەسەن حاجی ئەحمەدە کە وەک پێشتر وتم ئەویش دوو برابوون هەردووکیان شەهید کراون اینجا کاک عەباس شەهید کراوە تەنیشتی کاک عەباس شەهید فەرهادە دوای ئەوە شەهید سەفەرە هەر خزمی شەهید کەیوانە اینجا کاک ئەمیر ڕەئوف ئەویش شەهید کراوە دواتر تەنیشتی کاک ئەمیر کاک ئەیوبە ماوە لە ژیانە تەمەند درێژ بێت ئینشاءڵڵا اینجا دوای ئەوە لەسەرەوە کە ئەچیتە بەشی سەرەوە لە دەستی ڕاست ئەوە وتم کاک
ئەمیرە دووەمیان یەکەمیان کاک عەفو کاک عەلی ئەوی تەنیشتەکەی کاک خالیدا کاک خالید تاکە کەس بووە لە ناویانە کە خێزاندار بووە کچێکی هەبووە تاقانە تەمەنی 9 ساڵ بووە بەجێهێشتووە بەهرەخان لێرەوە سڵاومان بۆی هەیە زۆر نیگەران بوو ڕۆژی مەراسیمەکەی باوکی وای دەرەبڕی کە ئەو ڕۆژە وەکو ڕۆژی شەهیدبوونی باوکی وایە خی گەورە بە شەهید قبوڵی بکە ئەندازیار خالید ئێستش الحەمدلله وەجاغزادەیە کچەکەشی ئەندازیارە و لە ژیانە ماوە تەنیشتی ئەو کاک عیرفان حاجی سەعیدە تەنیشتی کاک خالید اینجا دوای ئەوە کاک محەممەد عەبدوڵڵا فەتاحەوە گوتم کاک عەبدوڵڵای کاک عەفو ئەحمەدی براشی هەردووکیان گوڵپین هەردووکیانی تیا بووە دوای ئەوە کاک عەبدوڵڵا تەنیشتیانەوی شەهید کراوە اینجا کاک سەربەس عەبدوڵڵا و کاک سدیق و کاک یوسف ئەوسیانەی ئەخیریش هەرسێکیان شەهید کراون خی گەورە بە شەهید قبوڵیان کە لێرەوە بە زەرورم زانی ئێمە کە باسی شەهید کەیوانە باسەکەمان باسی کتێب و تێکست و دەق و نووسین و ناوەڕۆکی کتێبێکی ئەوە دیوێکی تریژیانی شەهید کەیوان کە گرێدراوی ئەو هاوڕێ و خوێندکار و قوتابیانەی بووە ئەوانیش باسکەم وای گەورە بە شەهید قبوڵیان کە خۆش بێت ئەوشی کە زیندۆ تەمەنی درێژ بێ ئینشاءڵڵا هەم ساوەک لە قسەکانیشتا ئاماژت پێ کردووە بزانام لە پێشێکی کتێبەکەشتا هەر نووسراوە ئەم کتێبە دەستنووسە بەڵام جەنابەت چۆن دەست کەوتووە ئەو کتێبە وەک وتم لە لای قوتابیەکی مامۆستا ئەبوو بەکر عەلی ناسرا و بە ڕازگۆ ئەو کاتانە بە ئەبوو بەکر بازیانی ناسراوە یاوێتی پێی وتیتی بیخوێنەرەوە شتێکە باسی لاوان و گەنجانەکە بە سوودی لێ بینی دوای ئەوە گیراوە ئەو کتێبەکەی بۆ ئێمە هێنا دەستخۆشی و سوپاسمان بۆی هەیە و ڕۆژی مەراسیمەکەش ڕێزدێنانمان بۆ کرد ڕاستە دەستان خۆش بێ خۆدەسی ماوەسارم ناوەڕۆکی کتێبەکە بە دیاریکراوی ئەگەر بتەوێ شەهید کەیوان ویستوێتی لە ماوەی شەو ڕۆژێکە دانیشتۆ دەستنووسەی داناوە بە دیاریکراوی چی ئامانجی کێ بۆ ویستێتی چی بگەێنێ پەیامەکانی چین بێگومان شەهید کەیوان ناوەڕۆکی ئەم کتێبە بەشێکی زۆری ڕووبەرێکی زۆری لاپەڕەکانی بۆ ئەو حەدیسە تەرخان کراوە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم باس لەوە ئەکاڵێ 5 شت بەر لەوەی لە دەستی بن بە دەستی بێن و سوودی لێ ببینن ئەوەی کە باسی ئەوە کە دەوڵەمەنی پێش هەژاری لەشی ساق بەر لە نەخۆشی گەنجی بەر لە پیربوون دنیا بەر لەوەی لە دەستی بی کات کە لە بەردەستایە بەر لەوەی بێکاتبی ئەمە هاتووە لە ڕێگەی ئەم فەرمودانەوە هانی گەنجەدا هانی لاوەداڵێ وەرن ئیسفادە لەمە بکەن بە ئەم حیاتەی هەمانە بە خۆڕانە ڕوا ناوەڕۆکی ئەوەیە بەشێکی تری نووسیوێتی باسی ئەرکانی ئیمانە کە هاتووە یەک بە یەک لە ڕووی ڕۆحی وەشی کردوتەوە هەستەکەی ڕوحیەن خۆی هەمووی لەگەڵ یا ژیاوە یعنی کە کاتی ئەو تێکستانەی کەیوانە خوێنیتەوە بوونی هەناسەکانی کەیوانەکەی ئەو لەحزانەت یەتە پێشاو کە قەڵەمی داناوە چەند بە حەماسەتەوە نووسیوێتی گەرچی لەوە چێ بڵێم جا ئەو ڕۆژەش باسمان کرد ئێمە لە مناسەبەکە ئەم کتێبە پێویستی بەوە خوێنەری کورد پێویستی بەمە نەبێ پێویستی بە تێکستەکان نەبێ لەوانەیە سادەیی تایە داڕشتنێکی بەو شێوەی تیان نییە لەبەرەوەی گەنجێکی 16 ساڵ نووسێتی بەڵام ئەو پەیامە گەورەیە کە لاوێکی 16 ساڵ نووسیوێتی بەشەکەی تری باسی چیەکان نووسێتی کۆمەڵێ دوعای دەرونی دوعا ڕۆحی باسییانەکە ڕاستە و خۆ باسی ئەو لەحزانە ئەکا کە ئەمەی نووسیوە ئەو شەوەی کە نووسیوێتی لە بەشی ئەخیرەکەیە ئەڵێ لە ڕاستیدا لە کاتێکدا لەگەڵ ئەم پەیامەدا دەژیان بوو دڵ و دەروونم لە ژێر ساییدا گەشتی دەکرد هەستم دەکرد هێزێکی باڵا لە عالەم الغەیبەوە شتێکم پێ دەڵێت و زەبزەبەیەکی ڕوحانی دەخاتە سەر پێنووسەکەم ئیلهامی لەوێەوە بەهات شەهید کەیوان ماوە سارام بە دیاریکراوی کەی دەستگیر دەکرێت لە مانگی 11 ساڵی 1970 ماوەسا شوان کەیوان لە 15 دەزگیرە 15 بەڵێ شەو لە ماڵەوە دەستگیریەکەن لە ماڵی خۆیان دواتر قوتابیەکانی هاوڕێکانیشی دەستگیرەکرێن بەس یەک شتم ویست بیڵێم یعنی پەیامی ناو ئەم کتێبە یعنی ئەمە من ئێمە ئەم کارە ئەم چالاکیە کردمان من ئەمەوێ طبعا لێرەوە ئەویستم بەر لەوەی بچنە سەر ئەوە یعنی زیاتر نەوەکەین باس لەوە کرد بە دیاریکەی نووسیوێت چ ڕۆژێک نووسیوێتی بەڵام نووسیوێتی سێشەمە لەسەر چوارشەمە بەڵێ
جاخۆی سێشەمە لەسەر چوارشەمە لە مانگی 11 ساڵی 1970 یان حوتی مانگ بووە یا چواردەی مانگ بووە یا 20 مانگ یا 28 مانگ یەکێ بۆ لەو سێشەمە لەسەر چوارشەمانەی مانگی 11 ڕاستە نانا زۆر قسەکە تەواوە یەکێک لەوانە بۆ خۆ ئەگەر یەکەمیش بێ مامۆستا شوان یەک مانگ و یعنی 5 هەفتە پێش شەید بوونەکە هەفوو دەستگیرکردنەکەیەکە ئێمە ئەم کتێبە طبعا بۆکو مەکتەبی قوتابیان و لاوان ئەم چالاکیەمان بۆکە ئێمە لێرەوە ئەمەوێت دەستخۆشی بگەێنم بە مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی کوردستان حەمە ڕەشید خات و کوردستان ئەرکێکی زۆری کێشاوە سەربازی نەناسراوی پشتی ئەم کتێبە بوو بەبێ ئەوەی دەریشکەی و باس کرێ بۆ مامۆستا خۆشنا و سەلام کە ئیدارەی ئەمە یا و تەحملی ئێمە جۆرێک بێزارمان کردبوو چوزانم بە بەهێنان و بردننی کتێب بە ئیش و کار بە داواکردنی تێچوون و مەسرەف و بارکردن و مەوعید و یعنی کۆمەڵێ ئەرکی زۆر ماخستە سەرشانیان ئەم کارە ئێمە وەک مەکتەب کرا بەڵام دواتر وتمان سنتەری پەرەپێدانی لاوان ڕێکخراوێکی گەنجانەیە سەر بە مەکتەبەکەیە پێویستە ئەوان ئەم چالاکیە بکەن ئیدارەکەمان یا بەوان و کتێبەکەشمان کرد بە ناوی ئەوانەوە وتمان با بۆ ئەم سنتەرە بێت هەم چالاکیەکە بۆ خۆیان هەم کۆمەڵە گەنجی باشە و هاندەرە و ئەجوڵێن و کابینەیەکی تازەشیان هەیە بەرپرسی ئۆفیسی نوێیان هەڵبژار بۆ مامۆستا پێشەنگ وتمان بە ڕوحێکی تازە و خوێنێکی تازش بێ بۆ ئەوان لێرەوە سپاس و دەستخۆشیمان بۆ هەموو لایەکەیەوە بە تایبەتی تریش بۆ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بەڕاستی ئەگەر پشتیوانیە مادی و معنەویەکان و هاندانەکانی ئەوان نەبووایە ڕەنگە مەکتەبەکەی ئێمە و سنتەری پەرەپێدانی لاوانیش نەمانتوانایە ئەم کارە بکەین کە ئەم دەستنووسە دانسقەیە شتێکی گرنگە پێگومانم جۆرە هەوڵانە پێویستی بە پشتگیری زۆر زیاترەوە ئەوەی کە ئەوانیش کردوانە دەستخۆشی و سپاسە مامۆستا ئارام شەید کەیوان جگە لەم نووسینە هیچ نووسینێکی تری هەبووە بەڵێ وەک وتم پێشتر شەید کەیوان طبعاً لە یعنی کتێبە جیهانیەکانی جیهانی ئیسلامیشی خوێندۆتەوە ئێستا لە کتێبخانەکەیان ماوە هەمووی کۆدی لەسەردانەوە ڕقەمیاوەتی في ظلال سيد قطب إحياء علوم الدين ئیمامی غەزالی کتێبە ناوخۆیەکان پێوەی دیارە کاریگەری چیرۆک و کتێبەکانی مامۆستا حەسەن پێنجێنی مامۆستا حەبیب محەممەد سەعید ئیسلام و ڕێچکانی مامۆستا عەلی باپیر کتێبەکانی مامۆستا مەلا محەممەی شارەزووری سروش لە تەرازوی ژیریدا داروین لە تەرازی ژیریدا مارکس لە تەرازی و ژیریدا حتا کاریگەری کتێبێکی وەرگێڕاوی مامۆستا محەممەی مەلا ساڵحی شارەزووری لەسرە کە کتێبێکی مححمود مستەفای وەرگێڕاوە بە ناوی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ئەمیش یەکێ لە دەستنووسەکانی ناوی گەشتەکەم لە شەوە زەنگەوە بۆ کاروانی باوەڕ ئەو کاتانە مامۆستا عوسمان جوتیار و مامۆستا کرێکار و مامۆستا جەمال بێدار جەمال حەبیبوڵڵا کە مامی خۆیەتی کتێبی سروەی بێداری نووسیوە ئەوانە شعریان نووسیوە مامۆستا کرێکار ژانی بوونی نووسیوە ئەمیش دیوانێکی شعری هەیە گەرچی ئاستی پێگەیشتی و هونەری شعرەکانی بەهێزیش نەبن بەڵام لەژێر کاریگەری ئەوان ناڵەی بوونی نووسیوە ئەو ژانی بوونی نووسیوە ئەم ناڵەی بوونی نووسیوە تاریخەکەشی لە 26 1970ەوە تێکستە شعرەکانی دەست پێکە زۆربەی شعری شعرەیە پەخشانە شعرات تاریخی لەسەر داناون پێم وابێ هەتاوەکو 1970 یعنی لە ماوەی چەند مانگێکی کەماوەشی نووسیوە اینجا مەسابیح الهودا گوتم بۆ خێزان بۆ ئافرەتان بۆ پەروەردە بۆ توێشی باوەڕ بۆ هەتا باسی لە بواری فەلسەفە کردووە باسی لە بابەتی کۆمەڵایەتی کردووە باسی لە ئیسلام و چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا کردووە یعنی لە دەستنووسەکانی ئەمانەی تایە بە وردی تحقیق کرێ و بخوێنرێتەوە ئەوانش هەندێک بەرهەمی وەک ئەمەی خێزانی شەید کەیوان دەستنووسەکانی یان لا ماوە مەسەلەن نازانم باکودایکی لە ژیان ناماونیانە ئەگەر ماون تەمەند درێژ من گەزانیاریت هەبێ هیچ شتێکی شەید کەیوانیان لا ماوەکو بنەماڵی خۆیان تابا من لێرەوە دەستخۆشی لە بنەماڵی شەید کەیوانەکەم بە تایبەتی مامۆستا شیروان کە بەشێک لە دەستنووسەکان کە لە لای منە و لامە ئەو پێیاوم هی بنەماڵەکەیان بووە باوکشی بەڕەحمەت بێ ساڵی 1982 نەماوە یعنی شەید کەیوان پێشەوەی خۆی شەید کرێ باوکی لە ژیانە نەماوە هیوای تەمەند درێژی بۆ نەزیرە ئەحمەدی دایکی خوازید ماوە لە ژیانە بەڵام ئێستش ئەو ڕۆژە ئێمە زۆر عەزیەتمانە برینیمان زۆر کولانەوە لەو هۆڵە زۆر گریا هەستمان کرد وامان لێ کرد بردمانەوە ئەو لەحزانەی کە ئەیوت کاتێک کەیوان شەهید کراوە
چەند هەفتە و چەند مانگ دوای ئەوە منە چوومە هەموو جمعانێ بۆ گۆڕستانی سەیوان داوای ئەوەمەکرد لەو گۆڕە جەماعیانە گۆڕێکیان خوازیاری ئەوم کەیوان ببینمەوە ئێستش نەمدیەوە ئەو گۆڕاوکە نەشم بێزار گەورە بۆیان کات بە پاداشتی قیامەت ئینشاءالله مامۆستا ئارام چکە لەوەی کە ئەم ئیشەتان کردووە بێگومان پێشترشی ترتان هەبووە بەرنامەی ئایندەتان چییە بۆ کۆکردنەوەی ئەم بەرهەمانی کە بەشێکە لە مێژووی کاروانی ڕابوونی ئیسلامی و تا چەندێک بە گرنگێزانن بەڕێست و ئەو کەسانش کە خوازیاری ئەم جۆرە کارانن بەردەوام بن لەم جۆرە هەوڵانە دەست خۆش بێ وەڵام بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە حەزەکەم یعنی کورتەیەک یا شتێک بڵێم لەسەر تێکستەکانی کەیوان چۆن شەهید بوو ئاوا لە نەو هەموو تێکستەکانە سێبەری شەهادەت دیارە لە نووسینەکانیە هەمیشە دایکی باسی ئەکاڵەی و دایە دوعام بۆ بکە شەهید بم لەوانەیە دایکی پێشنیاری بۆ کردبێت کە لاویش بۆ سەرەتا بووە چەند جار بۆمە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام باوتێتی دایە منەوە منە بە تەمای شەهیدیم یعنی لە ناو تێکستەکانیە لە ناو شعرەکانیە لە ناو بەشێ لە پەخشانەکانیە باسی شەهیدی و پەتی سێدارە و مەقاومەت و ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی ستەمکاری بووە باسی تەواری تایە باسی ئەمنەکانی تایە باسییان ناکە لەبەرەوەی ئەو هاتووە خەباتی چۆن ئەڵێ مەقاومەتی تێکەڵ بە مەسەلەی قەڵەم و نووسین و تێکست کردووە کەیوان مەقاومەت و مەدەنیەتی پێکەوە گریاوە لە ناو نووسینەکانیە بڕوای بە دنیای خەیاڵ و شعر و ئەدەبیشە بووە و نووسینی جوانیشی هەیە بە تەمەنی 16 ساڵ من باسم کرد ئەو ڕۆژەش لە وتەکەی خۆمان لەو هۆڵەکەی کە ئەو خەڵکی جەماوەرە لێ بوو کەیوان یعنی هەمیشە هینی ئەوەی کردووە هەوڵی ئەوەی داوە لە ناو تێکستەکانیە هەوڵی ئەوەی داوە ڕوحێکی مەقاومە لە ناو هینەکانیە هەبێت لە ناو نووسینەکانی هەبێت ئەمە یەک دوو یعنی تۆرە بێنە پێشاوی خۆت مناڵەکانی ئێمە نەوەکانمان خوشک و براکانمان 16 ساڵی ئێستای ئێمە بێنە پێشاوی خۆت لەگەڵ 16 ساڵی هەشتاکانی شەهید کەیوان 16 ساڵ بیت نزیکەی 15 دەفتەر دەستنووس بنووسی ئەو هەموو قوتابێت هەبێ حیزبی بەعس چاودێریت بکە لێت ترسابێ ترست خست بێتە دڵیەوە بە 16 ساڵی ئێستا بمایە چ جەمسەرێکی کاریگەری ڕابوونی ئیسلامیە بوو نەک لە کوردستان بەڵکو لەوانە بوو ئەگەر مبالەغە ناکەم بڵێم بۆ جیهانی ئیسلامیش بەڵام بۆ لە ڕووی هەرێمایەتیشەوە چ کەسایەتێکی ناسراوە بوو وەکو ئەو کەسایەتی کاریگەرانەی ئێستا لە سەحوەی ئیسلامیان ناسراون خۆشەوە سارامگیان سپاس دەکەین بە دڵنیای قسە و گفتوگۆکردن لەسەر بەرامەکانی شەهید کەیوان زیاتر هەڵەگرێ شڵا لە دەرفەتی داهاتووتر و لە ئەگەری شەڵا بڵاوکردنی بەرامەکانی زیاتر قسەکەین مادوومان کردی دەستانەکەم ئەگەر یەک دەرفەتی کورتە بێ ئەمەوێ بڵێم شەهید کەیوان هاوڕێکانی کەسوکاری هاوڕێکانی معاناتێکی زۆریان دیوە لە زیندانە جگە لەوەی وەکو ئەڵێ جەرگی دایک و خوشک و کەسوکاریان سووتان ئاگریان خستە ناو دڵی باوک و براکانیانەوە بە هەمان شێوە زۆربەی خێزانەکانیشیان بۆ ماوەی 6 مانگ 3 مانگ لە ئەمنی سلێمانی و 3 مانگ لە دائیرەی هین لە ئەمنەکانی کووت و ئەمارە و ناسریە و سەماوە و بەغدا زیندانی کراون 3 مانگی یەکەمیان لێرە کوڕەکانیان ماوە لە 3 مانگی دووەمە لەو مدەیە ئەیان بن کەیەنەوە هەمویان بەسەر کۆستی کوڕەکانیانەوە بێ ئەوەی بیان بێنن من لێرەوە جارێکتر دوعای خێریان بۆکەین ئومێدەوارم ئەم ئیشەی ئێمە من ئی حەز ناکەم بڵێم کارێکی سۆس ئامێزەوە بۆ عەتف و جوڵاندنی سۆزی خەڵکە تا هێندە ئەوەندەیە کە کۆمەڵی بەڵگەنامە و دیکۆمێن لە ناو مێژووی ئێمە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و مێژووی ڕابوونی ئیسلامی لە کوردستان لاپەڕەی هەیە شاراوەیە تیشکی ڕووناکی ڕاگەیاندن و کتێبخانە و قەڵەمی نەخراوەتە سەر تیشکیان بخرێتە سەر بۆ ئەوی لە ئایندە نەوەکانی ئێستا و ئایندە بزانن ئەو ڕابوونە ئەو سەحوەی ئیسلامی کە ئێستا هەیە دەستچێن و دەستنێژ و بەرهەمی ئەو خەباتەیە کە ئەم پۆلە گەنجە نمونەیەکی بچووکیانە دەستیان پێکرد و لە ناو شاری سلێمانیە لە ماوەی چەند مانگێکە هەمویان ڕوحیان لێ سنرایەوە. دەسەکان خۆش بێخوا دوبارەوە مۆسا ئارام عەلی سەعید ئامادەکار و ساختکردەوەی کتێبی مەسابح حودەی شەهید کەیوانم تۆرە لەگەڵمانە بۆی خامت پڕبەرەکەت بێ ئینشاءڵڵا. سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم بۆم دەرفەتە سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم ڕۆژی مناسەبەکەشمان ئەم شاشە جوانە چووە هەموو ماڵەکان ئەم بابەتەی بەجیهانی و بەڕای گشتی ناسان زۆر ماندوون ئەو کارمەندە بەڕێزانە لە
پشتی کامێرەوە لە کامێرەمانەکان لە بێژەرەکان لە پێشکەشکارەکان ماندووبوون لێرەوە لە بەڕێوەبەری کەناڵەوە تاوەکو تەواوی کارمەندەکان و بەڕێزیشتان سوپاس و دەستخۆشیمانەیە بۆ دەست خۆش دەستی خۆش دەستی برایانیشمان خۆش بێ سپاسەکەین کاگا مامۆستا ئەرەمیان سوپاس بڵێ